بینەرانی عزیزی سەرنجسڵاوتان لە بێم کاتتان باش بێت بۆم هەفتەیەش بەشێک لە هاوکارانمان کۆمەڵێک بڕگە و بابەتی سەرنجڕاکێشیان ئامادە کردووە فەرم با پێکەوە بینەر بین. محەممەد سەباح گەنجێکی شاری کەرکووکی خۆشەویستە. ئەو ئێستا خوێندکاری بەشی زمانی ئینگلیزیە لە زانکۆی کەرکووک. بەڵام ئەوەی کە جێی سەرنجی ئێمەیە ئەوەیە کە کاک محەممەد زۆر جیاواز بژێوی ژیانی خۆی پێیاکات بۆ ئەوەی کە بتوانێت هەم یارمەتی ماڵەوە بات و لەگەڵەوەشا بتوانێت کە خەرجی خوێندنەکەی خۆی دابین کات. کاک محەممەد دەنگێکی زۆر تایبەت و خۆشی هەیە و گۆرانی کلاسیک ئەڵێتەوە. لەگەڵ ئەوەشە سەوزە ئەفرۆشێت و توانی وێتی بە دەنگە خۆشەکەی بتوانێت مشتریەکان و کڕیارەکان بۆ خۆی ڕابکێشێت جیا لەوەی کە گۆرانی خۆشیان بۆڵێت و هەروەها سەوزەیەکی پاک و جوانیش پێشکەش بە کڕیارەکانی کات و توانی وێتی لەم ڕێگەیەوە بێتە جێی سەرنج و هەروەها بژێوی ژیانی خۆشی دابین بکات. ناسکەکە جەرجیلەکە تەڕەتورەکە جورە ناسکەکە جەرجیلەکە تەڕەتورەکە. من ناوم محەممەد سەباحە و خوێندکاری بەشی ئینگلیزیم لە کولیە تەربیە ئەساسیە لە جامیعەی کەرکووک و من ئیشی ڕۆژانەی من سەوزە فرۆشتنە بە عەرەبانە کە بە کۆڵانەکانی شاری کەرکووکە ئەگەڕێن و بووینەتە جێی ڕەزامەندی هەموو مشتریەکانمان و یعنی زۆربەی خەڵکیش کە ئێمە ئەو کارەکەین خەڵکێکی زۆر لە شتەکانیشمان ڕازیە کە ئەزانن شتەکانی ئێمە پاکە و چونکە لەم سەردەمەیە چەند شتت پاک بێت خەڵک زیاتر بەلای خۆتان ڕاکێشیت و حەزەکە زیاتر شتت لێ بکردێ. لە ساڵی 2015 نزیک 16 ئەبوو دەستم بەم کارە کردووە هەتا ئێستاکە بە هاوینان ئیشی ئەزبەری ئەەکەم و بەزستانانیش بەم عەرەبانەیە ئیشی سەوزاکەم لەنێو کۆڵانەکانی شاری کەرکووکە. گەنجانی ئێمە لە هەموو ڕوویەکەوە پشتگوێ خراون. ئێستا من حەزێکی خۆم هەیە کە گۆرانی وتنە یعنی حەزەکەم کەسێ نییە پاڵنەرم بێ کە بتوانم لە داهاتووە بەرهەمێکی خۆم هەبێ یان بتوانم دەنگی خۆم لە نێو کۆمەلگایە جێ بکەمەوە. بە بۆنەی ئەم ئیشەمەوە هەرچۆنێ بێ هێشتومە بە دەنگەکەم بۆتە هۆکارێکە خەڵکی زیاتر بێت شتەکانم لێ بکڕێ و ببمە هۆی دڵخۆشکردنی دڵیان. بەتیری چاوم تۆ دڵێ بردم ڕقم لە عیشق بوو تۆ فێرت کردم من عاشق نەبووم بۆ وات لێ کردم. ئێمە ئەم ئەشیانەی کاینین هەمووی سەوزەواتەکەرە و زوو تەڕەتورە و زڵقە و شوویتە و ئیتر هەموو جۆرە بابەتێکی سەوزەوات هەمانە زیاتر ئێمە لە لای چیمەن و دەوروبەریەوە هێنین. هەر شتێکمان هێنا بێت لەخوا بە زیاد بێت یەکەم پاکی شوێنەکە بۆ ئێمە لە هەموو شتێک گرنگترە کە بە هەر کەسێک بوترێت لە چیمەن ئەهێنرێ ئەزانێت چۆن سەوزەیەکە سەوزەی چیمەن کە ڕۆژمە مەسائی لەبەر ئیشەکەم بوو بۆ ئەوەی ڕێگری نەبێت لە بینی ئیشەکەم و خوێندنەکەمە و بۆ ئەوەی بتوانم هەرچۆنێ بێ بژێویەکی کەمی ڕۆژانەی خۆمی پێدەر بکەم لە زانکۆیە. لە ئیشی سەوزەیە ڕۆژانە دەگەر هەر 15,000 بێ ئەویش 15,000 بەشی خوێندن بکە بەشی بۆ نمونە دەوام بکە
من تەنانەت پارەی خوێندنیش ئەبێ بدەم چونکە لە زانکۆکەمە من ساڵانە ملیێنێ بۆ 1.5 ملیۆن لەسەر منە بێ لەوەی باوکیشم عنی بڵین ئەبێ یارمەتیان بدەم کوڕی ماڵەوەین ئەبێ چۆنە بێ هاوکاریەکی ئەگە کەمیش بێت هاوکاری ماڵەوە بکردێ هەموو ئیشێکی لاکیە و بای خۆشی ڕێگری هەیە بەڵام ئێمە وامان نەکردووە کە ببێتە هۆی ڕێگریەکیان کۆسپێ لە بەردەم خوێندنەکەشمانە. کە من بە کۆڵانەکانە ئەگەڕێم هاواری سەوزەکەکەم هەندێکی هەر لاساییش مەکاتەوە لەگەڵ ڕێزمە بۆ ئێوە زەلامی وایە ئەمری باوکمی هەیە دێ لاسایی دەنگی من نەکاتەوە ینی پێویست ناکە کە من ئەم ئیشاکەم ئەبێ سپاسی خوا بکەن کە گەنجێکم دوو لە ڕووی ئێوە لەم سەردەمەیان نە شوێنی خراپ ئەگەڕێم نە شتێکی خراپم هەیە لە ژیانمان نە تەنانەت من لە ژیانمان نەجگەرە نەڤیب نە نێرگەلە ئەم شتانەی کە لەنێو کۆمەلگایە باوە من نایکێشم ڕووی لێ ناکەم سوپاس بەخوای گەورە نوێژی خۆمانەکەین ڕۆژوو شەگرین و بەڵام وەکو حەزێ من گۆرانیم حەز لێیە ئاواتم ئەوە یعنی ببمە هونەرمەندێک و دەنگم دیار بێت لە ناو کۆمەلگا و خەڵکە بتوانن هاوکاریەک لەو ڕووەوە من ناڵێم هاوکاری مادی یان شتێبێ بتوانم کە بەرهەمێکی خۆم هەبێت لە نێو خەڵکا بڵاو بێتەوە زۆر سپاسەکەم چەند خولێکە کرایەوە بە خۆڕایی بوو ئەو کات تەنها بۆ مقامات و یان بۆ ئامێرەکانی مۆسیقا بوو هەوڵمەدا زۆربەی جار ئەگە بە کاتێکی کەمیش بووە ئەڕۆشتم زانیاری کەم هەرچۆنێ بۆ لیان وەرەگرت بەڵام لە داهاتووە لە وڵاتەی ئێمە ینی پاڵنەرێکی وان نییە کە بتوانیت هەم خوێندنەکەشتی بە جوانی لەگەڵا بکەیت و هەمیش هونەرەکەتی لەگەڵا بکەیت. ڕقم لەیش بوو تۆ فێرە کردم بە تیری چاوە تۆ دڵ بردم ڕقم لەیش بوو تۆ فێرە کردم من عاشق نەبووم تۆ واد لێ کردم کە عاشقت بووم لە بیر کرد. خالید شەنگی کەسایەتێکی دیاری شاری شنۆی ڕۆژهەڵاتی کوردستانە کاک خالید هەر لە مناڵیەوە حەزی لە خوێندنەوە و نووسین بووە بەڵام بەهۆی کەم دەرامەتی خێزانەکەیەوە نەیتوانیوە بچێتە بەرخوێندن بە کۆڵ نەدانی خۆی وردە وردە خۆی فێری نووسین و خوێندنەوە کردووە و لەگەڵ ئەوەشە یەکێک لە ئاواتەکانی ئەوە بووە کە ببێتە شاعیرێکی دیار لە ئێستاە توانیوێتی لە دوای ساڵانێکی زۆر شەونخونی و هەوڵ و ماندووبوون لە ئێستاە نوێترین دیوانی خۆی کە دیوانی شەنگیە بتوانێت بخاتە بەر دیدەی خوێنەران دیارە ئەم دیوانە لە ئێستاە لە بەشێک لە نێو کتێبخانەکانی شنۆ و هەروەها کوردستانی گەورەشە بوونیان هەیە و خەڵکانێکی زۆر ئەتوانن کتێبەکەی بخوێنەوە. ڕۆژێ خەلاص ئەم شاخ و دەشتە گشت ئامانەتە ئەوەی کە هەشتا چیا بۆ ئێمە وەک براو پشتە بسنە گەڵازێ عەزوو لە گەشتە ئاو و هەواکەی شیفا بۆ لەشتە شنۆ ئاوەدان خەونی بەهەشتە. ئەمن نێوم خالیدە ناسراو بۆ وەسا خالید شەنگی خەڵکی غەلیفەلیانین منداڵی وێمە سەر بە شاری نەغەدا تقریبەن لە ساڵی 1390 لە شنوێدا دەنیشین ئەلا نیشتەجێ شاری شنوێمە ئەم تەولێدی ساڵی 1338م لە دێشی ئەو وەختی دێمە 120 تا 150 ماڵ دەبوو لەو دێی دە نەفەر نیان دەخوێند خوێندن کەم بوو کەم کەس بە منداڵی دەخوێند وەلی بەداخەوە کەمەکە پیانە خوێندبوونێ بابی مەدەستەنگ بووە کارگەر بە مەشەر کارگەر بووینە دەرامادمان نەبوو پیان نەخوێندووینە وەلی ساڵەکانی 1354 شەوانە دەچوونە نێهزەتی ئاکابیل هەمە نێهزەتی ئێستاکانە ئەم 3 مانگ 4 مانگ زیاتر کەمتر چوومەتە نێزەتی ئەوەندەم خوێندووە زیاتر خوێنەواری منێن مەدرسە نەچوومە ئەوەندەی کە چوومەتە نێزەتی نازیرەک نەبووم زیرەک بووم ئەلف باەکەم فێر بووم ئەلبەتەمە فارسیمان خوێندووە دوای جۆم لە مێعرازنامە دەبوو جۆم لە وەفانامە دەبوو جۆم لە حەقیدەی شێخ سەمیع دەبوو ئەلاقم پێی بوو وردە وردە جۆم لەدا کتێبەکانم دەکڕین هەتا من ئەلان کتێبی 15 قڕانیم هەیە ساڵی 1950 کە کراوە ئەلاقم پێی بوو وردە وردە ئیدامەمدا چاوم لە کتێبان دەکرد زانستەکە من لێوە ڕافێر بووم لە کتێبان ڕافێر بووم
دەنا مەدرسە نەچوومە دواز مەسەرەن چەند دۆستی وەکوت و برادە دۆز ڕەفیق دایان وەستا خالید ئەتو بۆ ئیدامەی نادی باوەڕکە تووەگە ئیدامە بدەشت سەباتە دەبێ فێر دەبی ئەلاقم پێی بوو زیاتر تەشویقی دۆستان بوو ئەمنیان هاندا کە وەدوو کەوتم وردە وردە شێرم بۆ دەهات شتێک دەچۆ دەمەغزم کە دەمنووسی وتم با بۆ نێکەمە کتێب وردە ئێواژ کرمە کتێب ئەلاین لە خۆی بەزات بە کتێبێکی تەقریبەن 300 بەرجیم نووسیوە ئەوم بە چاپ گەیاندووە بازم ئیدامەی دەدەمەوە دەمەوێت ئێشی دیکەش بنووسم گە خوددا ڕاست بێنێت دوای من جەماعەت ئایندێمە جەوان ئیستفادەی لێ بکەن پێم وای بچی زۆر جوان تێدا ئەگە جوان لێ خوڕ بنە بخێنەوەشی جوانم نووسیوە ساڵی 1398 دەستم پێکرد تقریبان 6 ساڵ دەبێت دەستم پێکردووە 6 ساڵ دەبێت دەستم پێکردووە کە ئەو کتێبم ئەلان ئەو دەم نووسیوە ئەوم بەچاپ گەیاندووە وەلی دواویژەوە هەر ئیدامەی دەدەم دەنووسم هەردامی شتێکم دەشە دەمەغزی دەینووسم هەر هەمزەمان ئەمن پاکوونم پێ دەفتەرێکی چکۆڵم پێ میدادێکم پێ نەخودکار شاید بۆ کەلمێکی بۆ عەرفێکی من بە مانگ بە دوو مانگ مەحتەل بم سەرگەردانمە تاکو بۆی دەدۆزمەوە یەکێ بگرنەوە ئەلامەگە دەخزمە دێوەدامەوە تقریبەنەوە مانجێکە لە ئەڤەڵی ساڵێەوە هاتوونەتەوە لە کتاب فرۆشەکاندا ناون زۆریشان ڕۆشتوونە خان هەیە فرۆشی هەیە جەماعەت ئیستیفادە لێ دەکا تەمەن گوزەرا ڕوون کردە شنۆ تەحویل وەرگیرام وە گەنجێکینەوە ڕێزیان لێگرتم بە ڕێزن گشتیان خوابیان پارێزێ ویست و مەبەستیان غەریب نەواز و خێر مەبەستیانە فەرق نێ بۆوان خزم و بێگانە ئەهلی مودارا و لەسرە خۆنە زۆر گەرم و گوڕن بە هات و چۆنە ئیرسی گەورانە بۆ چووکان ماوە نێو و غیرەتیان لە دنیا باوە سەد غەمت هەبێ لە شنۆ دڵخۆشی بەجێی ناهێڵی بۆی بە پەرۆشی پزیشکم شەرمەزارم بوو کە نەیتوانی بکاتارم دەبێ هیوام بەمان چەند بێ کە ڕەشپۆشە پەرستارم دەڵێی چۆنی چلۆنت تێگەێنم دەرد و ئازارم بە ساغج نەیتوانی هەستی من دەرببڕە گۆفتار خشڵ و زێری یوسف یەکێک لە دوکانە دیارەکانی یەکێک لە شەقامە دیارەکانی شاری بەغدادە لەنێو ئەم دوکانەیان نزیکەی 40 ساڵە بابەتی زێر و هەروەها سەدان جۆر بەردی بە نرخ لەنێو ئەم دوکانەیە ئەفرۆشێت جگەر لەوەی بابەتەکانی مستی لە وەروە دەزبەن و بابەتی زێڕیش هەیە تەسبیحیش یەکێکە لە بابەتە هەرە دیارەکانی نێو ئەم دوکانە کە خەڵکانێکی زۆر سەردانی ئەم مجەوهراتی یوسفاکەن یاخود بڵێم ئەم زەرەنگەر و بەرد و خشڵە تایبەتانەی یوسفەکەن بۆی کە بتوانن دەگمەنترین و جوانترین جۆرەکانی تەسبیحیان بەردەست بێت. خشڵی یوسف لەسەر ئاسی عێراق بەناوبانگە. خشڵ و زێڕی یوسف لە هەموو عێراقدا ناسراوە بە چەندەها جۆری جیاواز و بەرد و دەستبەند پیاوانە و ئافرەتانیش هەروەها چەند جۆری جیاوازی تەسبیحیش وەک سەندەلووز کەهرەب تووڕاب ئەلکەهرەب پۆڵۆنی و چەندەها جۆری تر. ئەمە نزیکەی 40 ساڵە لەم بوارەیە ئێمە کارەکەین. ئەمە کارێکە من شارەزام تایە. تەنانەت دوکانی تریشمان هەیە بۆ نمونە لە کازمیە دوکانی تەسبیحی ترمان هەیە کە هەرەبامان هەیە و بەردیشمان هەیە ئەو شێوەی کە هەرەبا بەڵام کە هەرەبی ڕەسەن نییە.
ئێمە لە کارکردنماندا ڕاستگۆین ئەوەی لە پێش هەموو شتێکەوەیە لە کارەکەماندا ئەوەیە کە ڕاستگۆیی سەرفرازمان دەکات و هیچی تر ئەمە کارێکە ڕاستگۆیی دەوێت بۆ نمونە بەردی سندەلوز ناهێنین و بڵین سندەلوز نییە بە بەردی سندەلوز دەڵێن سندەلوز توراب ئەلکەهرەب وەک خۆی دەفرۆشین بۆ نمونە بەردی کەهرەبیش جوری هەیە کە هەرەبی ڕاستەقینەی نییە زۆر کەم هەیە و تێکەڵاو کراوە و من لەم بوارانەدا کار ناکەم لە بەردی سندەلوسا کار دەکەم و لە شتێکدا کار دەکەم کە ویژدانە پێی ڕازی بێ. لە ئێستادا بەشێکیان لە چینەوە دەهێنین بەشێکی تریش لە شوێنێکی ترەوە تێکەڵی دەکەن و ڕەنگی دەکەن کارێکی لێ دەکەن و ڕەنگی دەگۆڕێت بۆ زەرد و ڕەنگی تر کە هەرەبی ڕەسەن زۆر گرانە زۆری نەیشت ئەلماس و یاقوتە یاقوتی ئەفریقیشمان هەیە کە زۆر باشە هەروەها یاقوتی زەردمان هەیە یاقوتی سپیمان هەیە یاقوتی شینیشمان هەیە. بەردی جیاواز هەیە بۆ نمونە ئۆپالمان هەیە ئەلماسمان هەیە ئەلماس یەکێکە لە خشڵە گرانبەهاکان ئەلماس هەیە بە $10,000 هەیە بە $20,000 کەمتریش هەیە بۆ نمونە مۆزانایەکمان هەیە کە لە ئەلماس دەچێت ئەلماسی بەلجیکیشمان هەیە ئەلماس جۆری زۆری هەیە هەروەها لە ئۆپالیشدا یاقوتمان هەیە زەبەرجەرد هەیە زەفیر هەیە ئەمانە جۆری بەردەبە نرخەکانن هەمانە لە ئەفریقاوە دێت بەشێکی تریش هەیە کە لە وڵاتانی ترەوە دێن. والله ڕاستگۆ بووم لەگەڵتان گەشت و گوژار زۆر لاوازە گەشتیار زۆر نایە بۆ ئێرە گەشتیار هەیە سەردان دەکات نرخی ئەم خشلانەی لەلایە بەڵام وەکو کەرتی گەشت و گوزار ئێرە زۆر لاوازە بەڵام پشتیوان بەخوا ئەم پرۆژە نوێیە جێبەجێ دەکرێت و خەڵک زیاتر سەردان دەکات خەڵکی بیانیش هەیە بۆ نمونە لە چینەوە دێن و سەردانمانەکەن و ئێرە بە شوێنێکی زۆر جوان دەبینن لە شارەکەیە. مامۆستا بەهار لە شاری سلێمانی خولیای کۆکردنەوەی بابەتە دەگمەنەکان و هەروەها مێژوو کلتوریەکانە. بەشێک لە ماڵەکەی خۆی تایبەت کردووە بە نمایشکردنی ئەم بابەتان و هەروەها چەندین شوێنی تایبەتیش ئەگەڕێ بەوەی کە ئەم بابەتە دەگمەنانەی دەست بکەوێت و بتوانێت لە نێو ماڵەکەی خۆیان بیان پارێزێت. لە ئێستاە سەدان پارچەی زۆر تایبەت کە دیارترینیان ئەو پارە دەگمەنانن کە ساڵانێکی زۆر با بڵین ئێمە بۆ مامەڵەکردن بەکارمان هێناون یاخود چەندین پارچە و بابەتی کللتوری لە نێو ماڵەکە توانراوە جێ بکرێتەوە و هەروەها نمایش بکرێت. بەهار عالیە مامۆستام من وڵات تقریبا بڵێم لە مناڵیەوە خولیایەکەم هەبوو لە کۆکردەوەی هەندێک شتی کۆنا ئیتر وردە ئینسان کە گەورە بێ شتەکان لەگەڵ یا گەورە ئەبێت تا ژیانی ئێمە ژیان ئەوانە بوو شت زۆر نەبوو ئەوە خۆمان شتی خۆمانمان دەبەرکردایە ئەو کاتەش ئێمە مناڵ بووین شیش و خۆری و ئەم شتانە هەبوو شتچنین هیوایەتێکی زۆر گەورەم بوو یعنی زۆر منیش و خوشکەکانیشم شتمان ئەچین جل بۆ دەوام گۆرەوی بەعزە چاکەت و شتی دەوام هەر ئەم شتانەمان ئەچینە وڵات لە مناڵی ئەو هیوایەتەمان هەبووە نەکەر من دوانسیانێکیشمان یعنی دوسێ خوشکیشم ئیتر لەوە ئەچێ ئینتاجی ئەوە بێت لە ئەو فەراغم بۆ دروست بوو ئەوە من ناتوانم ئێستا بکەم بۆیە خولیە ئەمە بووم نازانم ئیتر خولیەکەیانی ئەوە یای ئەوەی
لەخوا بەزیاد بێ پێی مرتاحم ئەو کەسەش کەیەتە ئێرە زۆر زۆری پێخۆشە تا ڕادێ بن بڵم خۆمان و مناڵەکانمان چاومان لی تێر بۆ بەڵام ئەو کەسێکی زۆر بەلایەوە غەریبە زۆر بەلایەوە جوانە خۆشم کە ئەچمە دەرەوە یەمەوە بەڕاستی یەکەم شوێن کە ئێمە زۆر و یەکسەر ئێمە ئێرە بەنسبەت ئەم شتانەی کە لای من هەیە هیچ شتێکی نرخی لەسەردانراوە نرخی شینیە چکە لە لای خۆم زۆر زۆر گرانە لەبەرەوە نرخی نییە بە هیچ نەوەی فرۆشتنی تیانە بە هیچ جۆرێک هەر نرخێکیشم بنێ لە دەستی نایم من وڵی جاری وای ئەڵم بەسە بەس جاری واشێنە وڵاکەش دەبینم حەزم لێت پێی کڕم یەک دوو کەس هێشتیان لێ ئەکڕم شتم بۆ ئەنێرن تەما ئەم گرێت جاری واشێڵم بەخوا شوێنم نییە بەڵامی تر هەرجەیەکەمەوە لە بینەکانە تاجی بێتەوە جەیەکەمەوە کە جیتەوەی تر ئەگەر خوا دەستیە حەزەکەم گەورەتری کەم ئەگەر خوش دەستینە الحەمدولیلا شتەکانم بەسەیتر کلتورانە هەبێت مناڵیش بیزانێ بابە دیارە ئێوە لە سەردەمی ئێمە ئەمانە هەبووە بەڵام جیل هەتا بەرەو ئەو لا بڕوا بەرە و مۆدێرنە ڕۆ ئەمانە نانزانن نایناسن بەڵام ئەگەر پێیان بناسیێنی ئاشنیان بکەی ئێمە کاتی خۆی ئەو ڕادیۆمان بەکارێنەوە ئێمە کاتی خۆی ئەو تەلەڤیزیۆنەمان بەکارێنەوە کاتی خۆی ئەو ئەلادینانەمان هەبوو زۆپای گەورەمان نەبوو بە بیزانن بزان کولتوری کوردەواری چۆن چۆنیە حەزەکەم بیزانن یعنی زۆر جار بۆ مناڵەکانی خۆمدا ئەنیشم بۆیان باسەکەم باوکەکەم ئەو پارێمان ئاوا بەکارێنەوە ئەو پارەی ئاوا وردمان کردوێتەوە یا پارەی وردەمان هەیە ئێمە ئەم زمانەی سەپاری وردە نیە پارانە ئاوای ئێمە ئەومان پێکڕیوە. ترین شتی تایە مەجموعای شتی تایە کە علاقەی بە کولتوری خۆمانەوە شتی کە شتێک کولتوری خۆمانیە ئەوەی زۆر زۆر بەلامەوە گرنگە و زۆرم خۆشەیە ئەمە منزڵی ننکمە خوا عەفویکە ئەمە وەختی خۆی یاپراخی بۆ تیاکردین تقریبا ئەم منزڵ ئەگەڕێتەوە تاریخەکەی بۆ 65 ساڵ لەمەوە پێش ئەم منزڵی مسا اینجا ئەم سەماوەرەش هیدایکمە ئەم سەماوەرەش ئەگەڕێتەوە تقریبا بۆ 6 ساڵ لەمەوە پێش هی خەڵوزە نەوت و کاربانیە ئەمە بڵین ئەمەیان پێڵێن سینەمای هتلەر ئەمە زۆر زۆر کۆنا ئیتر بزان زمانی هتلەر کەی بووە سینەمایە ئەمەش سکرین سینەمایە ئەی لە دیوارەکە ئەمە تقریبا ئەمیش تقریبا 56 ساڵە بێت ئەمە عمری ئەم لایەم شتی کوردەواریە و شتی ئافرەتانە زیاتر کە بەکار ئێنین بۆ نمونە ئەم کڵاوانە ئەوەیانم زۆر زۆر کۆنا ئەوانە قەینا تازێ بەس ئەویانم زۆر زۆر کۆنا ئێستاش خانمان هەمووی دیسان لەخوا بەزیێ بەکاری هێننەوە هەموو ئێستا سەر و بەست و ئەم متو موروانی ئێستا هەمووی بەکارهێننەوە ئەمەیان ئەم سەر پەرچەمبی پێ ئەڵێن وا بزانم غەڵەتم نەکرد بێ ئەمەیان زۆر زۆر کۆنا تقریبا 6 ساڵ لەمەوە پێش ئێستا نرخەکەی زۆر زۆرگان دروست دەکرێتەوە لەسەر خۆی بەڵام ئەمە نییە. قەزای ئامەدی دوو هاوڵاتی کەیەکێکیان موسڵمانە ئەوی تریان مەسیحیە ساڵانێکی زۆرە پیشەکەیان جیاوازە و توانیویانە کە لەسەر تەختە بابەتی جوانکاری و زۆر بابەتی تایبەت دروست بکەن جگەلەوەی کارەکەیان سەختە و هەروە قورسایەکی زۆر و وردەکارێکی زۆریشە بەڵام لەگەڵەوەیە توانیویانە لەسەر پارچەدار چەندین بابەتی زۆر جوان و هەروە نەخشی زۆر جوان بنەخشێنن ئەم بابەتەی ئەم دوو هاوڵاتیە جگەل لەوەی کە با بڵێن بژێوی ژیانی خۆیانی پێدابینەکەن و توانیویانە کارێکی جیاواز بکەن و هەروە خواستێکی زۆریشی لەسەر
من نشرة خلقي بريجان كما سالا نوتو اك من ميسل شولكر من داريت مسيحة ما تشد كرن وطبعا وأوضاع منطقة ما خوش نبو بو سالا 2017 أسهاتم شوردن من ماكينة بغو كري وأفشولا زيت كم وحتى نوكا هادي مخو تطور كري نوكا تقريبا بنجي شش ماكينة منتها وهذا شول كم وحو قالك حاج شولة داريت كم كيفهم جتاتا وكما تشيوي بخو دارت إنا أو تكرم أو عردك تبينم دار تلف استعمال كم رغبت خلقي هاي سرداري يعني نيلا انه كمالك تبشي تشتكي دار مالوي نيلا وكي مثلا ميز دبتن وكي طابليقو دبتن وكي سينيكو يبو شكلياتو دبتن يعني كيفون تيتن هكي وصا ساكت المال دار مرغوبة بمال قالك مرغوبة دەستبێکی من کۆرت هیتکردن يعني تشتت في الكلوري مشيت كنا بتبالي يعني من رغبة ساوون شو لهابو هر بيش هدي من أبدي كرن بشتينجي أبدي يوم كذا سر ميزة شكرني وكرسي كاف شو لتصل وهر شان يعني أميرات من مش أميرات بردست نبون يعني يت متطور كأو بشول كم هدي من شكرين هر أبدي بيش تشتت بسيط يعني بأولاد بسيط من يتشكرين بشتينجي من حتى نشرار نياسي نشري هوالا كي مسيحية خلك بلجون كيا هوالا كي قال لك بركاتيا أزوا بيك وشول كين بيك بخونو هرچند يعني ميزا أو دي شولات مازنج يعني خونو كشولة ديكور أو شولة وصاشي هم تشين بكين مثلا ميزة مازن ميزة طعاميات شولة وصا كرسيكا هاد الشيء يعني طلبي سهل بيدن أم تشين شيء نيوز حاطونو كا خلكي از زوني تكو از فيشوليت كم يعني بسيرو متكن يعني ما هنت أبدينا كريا بالوفنا كريا كو خلكك مثلا ما دكون هبلون جهة كي أبدي هبيت بدلس نشون كري هبيت بس ما البلا يعني دكون كي بخو أبدي بكين دكون كي خاص بكين الجهة وشوله ما أبدي دكون قلت يجي درسته بس ما هشتو أبدينا كريا يعني ما نفك اللي درسته هي ومثلا 6 سال فيستافول تنكرن أصل أوميديا اسم شرکت فیستافال وجود داد کم سر وشولو ودست خوشک و گلک واشی دیال مکرن الخلق کی يعني کار من یدیتی کار من گلک و گلک يبدله و بنسیو هرچند شولک بسيطه يوديا بس يعني بومن يخوش گلک اس بمرتاحم لانە شەوکەت گەنجێکی ئازا و زیرەکی شاری هەڵەبجەی خۆشەویستە. لانە توانیوێتی کە پرۆژەیەکی زۆر جیاواز و تایبەت دروست بکات و هەروە چەندین گەنجیش لەگەڵ خۆی بخاتە سەرکار و بتوانن کە لەڕێی ئەم پرۆژەیەوە جگەل لەوەی کە بتوانن خزمەتی بکەن و هەروە بژێوی ژیانی خۆشیان جابین بکەن. پرۆژەکە دانانی کامەری چاودێری واروە سیستمی سۆلاریە کە بۆ ماڵەکانە دیارەم بابەتە ئێمە هەمیشە کە
گوێمان لێ بووە یاخود ئاگادارین پیاوان بە شێوەیەکی گشتی ئەم کارانە بەڕێوابن بەڵام لانە ئازایانە توانیوێتی کە پرۆژەیەکی لەم شێوەیە بخاتە سەر پێی خۆی وارووا چەندین گەنجیش بتوانن هاوکاری بن و کاری لەگەڵ بکەن. سلااوتان لێبێت من ناوم لانە شەوکەتە خاوەنی پرۆژەی کارەبایی لانە پاوەرم لە شاری هەڵەبجە کارەکان و خزمەتگوزاریەکانمان لە بواری تەسیساتی کارەبایە سۆلار سیستەمە فایل ئەلەرمە کامێری چاودێریە ستافی 24 ساعتیمان هەیە بۆ هەڵەبجە و دەرەوەی هەڵەبجە ستافی ئافرەتانیشمان هەیە ستافی ئافرەتانەکەمان خۆی بینێتەوە لە کۆمەڵێک ئافرەتی لێهاتوو لە بواری کارەباییە کارەکەن بۆ ئەو جێگانی کە یاخود بۆ ئەو ماڵانی کە تەنها ڕەگەزی میلەیە. ستافی لانە پاوەر پێش 6 مانگ لەمەوبەر دامەزراوە لەلایەن خۆمەوە بە خۆشحاڵی و ئەتوان بڵم یەکەم خانمم لە سنووری هەڵەبجە و سلێمانیا کە ئیشی کارەباییم کردبێ من خۆم لە مناڵیەوە خواستی ئەوەم هەبوو کە ئیشی کارەبایی بکەم لەگەڵ باوکمان ڕۆشتم بۆ ئیشتکردن هەر لەو ڕێگەیەوە فێری ئیشی کارەبایی بووم دوا بەدوای ئەوە بەشداری کۆرسی کارەباییم کردووە وەکو ڕاهێنەری نێودەوڵەتی بواری تەسیساتی کارەبا و کارەبا بە گشتی بڕوانامەم وەرگرتووە وەکو ڕاهێنەر ماوەی 5 ساڵە من وانە ئەڵێمەوە 5 ساڵیشە خۆم بە عەمەلی بەدەر لە کۆرسات وشت من ئیشی عەمەلیم کردووە ئیشی کارەباییم کردووە عادەتەن ئەگە بیستە بێتمان ئیشی کارەبایی هەر بۆ پیاوان بووە وەک ئەوەی کە بیستومانە وەک نەک لە وەکو ئەوەی کە وابێت ئیشی کارەبایی ئەو مەترسیە زۆرەشی نییە لەو ڕۆەوەی کە ئیشی لەسەر پێی تەنها سەلامەتی خۆتە پارێزیت و تەواو من وەکو خانمێکە ئیشم کردە سەرەتا تووشی زۆر ڕەخنە بووم کەمە ئیشی تۆ نییە کە ئەمە تۆ وا باشتر ئیشێکی خانمانە بکەینەوەکم ئەم ئیشە کارەبایە بەڵام ئێمە لە ڕێگەی ئەو کارانی کە کردومانە توانیمانە متمانی خەڵک بەدەست بین کە بەڵێ ئێمەش وەکو شان بەشانی پیاوان ئەتوانی ئەم کارە بکەین هێشتا ئەتوانم بڵێم خانمان ئەتوانن جوانتر ئیشەکە بکەن لەبەرەوەی خانمان ورترن نێرمونیانتر تەسەڕوفات لەگەڵ ئیشەکانە ئەکەن زۆر پەلەیان نییە بە تااقەتەوە ئیشەکان ئەکەن یەکەم خانم بووم کە دەست بەکار بووم و ئیشم کردوکو خاوەن پرۆژەیەکیش بووم دوا بەدوای ئەوە من زۆر گەڕام بەدوای ئەوەی کە ئافرەتێک بدۆزمەوە ئیشی کارەبایی بکات لەگەڵ منە بەڵام هەستەکەم بەهۆی ئەوەیە کە هێشتا کۆمەڵگاکەمان دانی بەوەیان نەناوەکە ئەم ئیشش بۆ ئافرەتانەکرێ بەڵام من بەخۆشحاڵیەوە چکە پشتگیری باوکم هەبووە ئیشەکەم کردووە تەنها ڕەگەزی نێر هەبوو بەدەمە هاتنی هەبوو بۆ ئیشکردن لەگەڵ منە وەکو ستافێک کە لە دەرەوەی ئیشی تەسیس و شتمان بۆ بکات بەڵام من پێم خۆش بوو کە ڕەگەزی مێش بێتە ناو ئیشەکەەوە بۆ ئەوەی ئەو متمانەیە بە خۆیان بکەن بۆیە لە ناو ئۆفیسەکەمە 4 خانمم لەگەڵایە خانمێکیان تایبەت کردووە بەوەی کە لەگەڵ خۆما دەرچوونی هەبێ بۆ ئەو شوێنانی کە بۆن من لە حاڵە کاتێکا لە درنگانێکی شەوایە خۆ لە ڕۆژێکە شوێنێکە تەنها ڕەگەزی میلەیە کێشەیەکی کارەبایانەبی خۆمانە ڕۆین ئێژە بەم لەگەڵ خۆماوکە هاوکارێکی خۆم لەناو ئیدارەکەشە ژمێریار و ئیدارەکەمان ئافرەتە دیزاینەکەمان ئەوەی کە ئیشی دیزاین و ئۆتۆکارت و سوشیال میدیامان بۆکە ئەوش هەر ئافرەتە هاوکارێکی تریشمانەیە هێژە ڕەگەزی مەیە بە خۆشحاڵی و ئینشاءڵڵا ئێمەش پێمان خۆشە بێت کە ڕەگەزی مێ بێ ئیشی کارەباییمان لەگەڵا بکات توانا و لێهاتووی خانمان بەدەر لەوەیە کە تەنها ئیشی ماڵەوە بکە ئەتوانی ئیشی دەرەوەش و ماڵەوەش بکات دەستی خانمەکانتان بگرن ئەگەر خوشکە بێ ئەگەر هاوسەرە بێ ئەگەر کچێ بێ دەستی بگرن بە ئەو حەزە ئەو ئارزووە ئەو لێهاتووی توانایی کە لە ناخیایەتی مەرجنیە تەنها لە بواری کارەبایە بێ هەر بوارێکی ترا بێ جێبەجێ بکات و پێی بکات من پێش هەموو شتێک لە دوای ئەوەی کە حەز و ئارۆزی خۆم بوو هەستم کرد کە شارەکەم پێویستی بە کردی تایبەتە کە گەنجی شارەکەم هەمووی لێهاتوو بەتوانایە با نەچێتە دەرەوەی شار بۆ کارکردن با لە ناو شارەکەی خۆیان بمێنێتەوە لێرە کار بکات بۆ من لێرە یەکەم ئۆفیسم بەڵێنی ئەوەم یاوە بەخۆم بە خەڵکی شارەکەم کە من ئەگەر بێت و لقێکی کە بکەمەوە ئۆفیسی سەرەکیم لە هەڵەبجە بێت با خەڵکی دەرەوەی هەڵەبجەش بن لە هەڵەبجەوە پەیوەندی بە ئیشێکی تایبەتەوە بکەن بەڵام ئەوە لە ئایندە ئیشەڵا ئێمە ئەتوانین بیرێکی لێ بکەینەوە کە ئایا لق بکەینەوە لە دەرەوەی شار لە شارەکانی تر.
وەکو ئەبینن کە ئێمە لەسەر بینایەکین هەیکەلێکین پێشتر خاوەن ماڵەکە هاتوو بۆ لای ئێمە چاپیکۆتنی لەگەڵ ئێمەیان کردو باسی ئیشەکانمان بۆ کردو خزمە گوزارەکانمان بۆ کردو لە دوای ئەوەی کە ڕێککەوتون لەسەر ئیشەکان شیکردنەوەی تەواوی کارەکەمان بۆ کردو پێمان وتو ئێمە وا ئیشەکەین بە شێوەیەکی ئەندازیاری ئیشەکەی مهندسی تابێت بە ئیشەکە ئەبێت بە شێوازی خەریتە ئیشی لەگەڵاکەی نەوەکم بە شێوازێکی هەڕەمەکی بۆیە متمانی زیاتری کرد بە ئێمە خاوەن ماڵەکە بە خۆشحاڵیەوە ڕێککەوتنمان کردو ئێمەش ڕۆژە پێش ئێستا هاتوین لەگەڵ خاوەن ماڵەکەیە لەگەڵ مهندیسەکەمانە هاتوینەتە سەرم بینایە مهندیسەکەمان ئەو چۆن بڵێ ئەو ڕێگانی پێ نیشانداوە کە سەلامەتیە بۆ دانانی تەسیسێکی نوێ شێوازێکی نوێ لەگەڵ خاوەن ماڵەکەیان ڕێککەوتین کە بۆ نمونە سویچێ لەکوێ بێ گڵۆپی لەکوێ ئەوێ چۆنی ئەوێت خاوەن ماڵەکەش خەریتەی ئێریاوە بەدەستی ئێمەوە خەریتێکی تەواوی ئەندازیاریاوە بەدەستی ئێمەوە ئێمەش تەسلیمی ئەندازیارەکەمان کردو پێمان تۆ ڕێکارەکانی و ئەوی شەرۆک چۆن هەموو ماڵک خەریتێکی تابێت بەخۆی خەریتی کارەبایی بۆ ئەکێشێت پاشان ئەدرێتەوە بەدەستی وەستاکانمان وەستاکانیشمان بە پێی ئەو خەریتە ئیشی لەگەڵا ئەکەنەوە لە پاش تەواوبوونی ئێمە لەلایەن خۆمانەوە چەکەکرێتەوە ئەم شوێنە بۆی بزانین بە تەواتی سەلامەتە بە تەواتی وەکو ئەوە کراوەکە خاوەن ماڵەکەی ویستویەتی هەم لە ڕێگەی ئەرزیەکەشەوە ئەبێ سەلامەت بێت شوێنێکی باش و گونجاوی بۆ بژێری هەم لە ڕێگەی ئیشکردنەکانیشەوە دوا بە دوای ئەوە تەسلیمی خاوەن ماڵەکە ئەکرێتەوە ئێمە لە هەنێک کاتە ئەگەر بێت و لە ڕێگەی لە دوای ئەوە کە ئیش لەسەر ئێرە ئەکرێ خەلەلێک کێشەیە دروست ببێت لە کارەباکەیە لە ئێرە ئێمە خۆمان و کوستافی لانە پاوەرینەوە بۆیان چارەسەرەکەین بێ بەرامبەر لە هەر کاتێکابێ بەبێ گوێدانەوەی کە ئێمە ئیشمالێرە کردو ئێهمالی بکەین یاخود لە بە جۆرێکی کە بەبێ گوێدانە ئەوە ڕاستەخۆیینەوە بۆیان چاکەکەینەوە تاوەکو موندەی ساڵێکیش لە دوای ئەوەی کە خانووەکە بە تەواوەتی کاری تێکرا ئێمە یینەوە کاری تیاکەینەوە بۆیان پێش هەموو شتێ خەڵک ئێستا زیاتر حەزی بەوەیە کە بە شێوازێکی مهندسی و سەردەمی ئیشەکەی بۆ بکرێ ولو ڕۆژەوە کە ئەڵیت لە هەنێ کاتا ئەگەری ئەوەی هەیە کە نقطەی زیاترم بۆت لەسەر حساب بکرێت ئێمە بۆیە یەکەم ڕێگا خاوەن ماڵەکەیە لەگەڵ ئێمنە یاخود لەگەڵ مهندسەکەمە ڕێگەکەوین لێرە ئەیەتە سەر ئیشەکە ئەبینێ وی بە شێوازی ئەو خەریتەی کە خۆی داوای کردووە تەنانەت 1 سانتیم یەک شتێکی بچووک و سویچەکانی دەستکاری ناکرێت خۆگڵۆپەکانی دەستکاری ناکرێت لە ڕووی سەلامەتیشەوە ئەگەرە بینین ئێستا زۆربەی ئەو هۆکارانی کە تووشی شۆرتە بن شۆرتی کارەبایی ئەبن یاخود خەلەلی کارەبایی ئەبێت بەهۆی ئەوەیە کە لە ڕابردووە بە شێوازێکی چۆن بڵێن بە مەزبوط بە شێوازێکی مهندسی سەردەمیانە نەکراوە بۆیە ئێستا خەڵک کە ئەوەی بینیوە ترساوە زیاتر متمانە بۆ شوێنانە ئەکات کە چۆن بڵێ بە شێوازێکی سەردەمیە مهندسێک سەرپەرشتی ئەکات بۆیە زیاتر متمانە بە ئێمە ئەکەنەوە لە بەخۆشحاڵیەوە. سپاس بۆ هاوکەرانمان بۆ ئامادەکردنی بابەتەکانی ئەم هەفتەی سەرنج ماندوو نەبن. سپاس بۆ ئێوەش کە تاوەکو ئێستا بینەرمان بوون. تا هەفتەی ئایندا خواتان لەگەڵ.